بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 7. لاپەڕا 7 باسی بابەتەکی نوێ، بابەتی شیتەڵکردنی بڕا جەبریە دوو جاکان. بڕا جەبریە دوو جاکان ئەوەی ڕاستیبی هەرچەندە نووسینەکی جوانیان نووسیە و وشەی جوانیان بەکارهێنایە، بەڵام ئەوەی ڕاستیبی کەس تێناگا مەبەستیان چییە. هەمووی ئێرە بخینیەوە، هەمووی ئێرەش بخینیەوە، هیچ شتێک فێر نابی. بێجگە لەوەی کە شیتەڵکردن بە معنای فاکتۆرینگ دێت کە ئەوە شتێکی باشە، هەر ئەوەندە دەنا هیچ لێرە فێر نابی و هەروەها شیتەڵکردن واتە دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش، ئەوەش زانیاریەکی باشە. دەنا ئەوانی دی هەمووی تەنیا وشەیە ڕێزیان کردێ لە تەنیشتێک، چونکە ئەو کتێبە ڕەنگە وەکو زۆربەی کتێبەکانی دی کوردیش وەرجێڕانبی لە کتێبی ئەمریکی ئینگلیزی، وەرجێڕانەکی بێگومان هەتا ڕادەیەک باش نییە، بە کوردیەکەی نووسرابە لە یەکەم جار تەنیا بیرۆکەکەیان وەرگرتبە زۆر باشتر دەبوو. کەواتە لێرە هیچ بە هیچ ناکەین، هیچیش فێر نابین. ئەمن ئێستا هەوڵ دەدەم بە شێوەیەکی زۆر ئاسان باسی شیتەڵکردنی بڕا جەبریە دوو جایەکان بکەم. پێشی هەموو شتێک با بزانین بڕی جەبری دوو جا مانای چییە. بڕی جەبری دوو جانە، هەر بڕی جەبری جارێ با لە دوو جایەکەش گەڕین. هەر بڕەکی جەبری مانای چییە؟ بڕی جەبری واتە بۆ وێنە x کۆ 8 ئەوە بڕی جەبریە، یان 2 کۆ 5x ئەوە بڕی جەبرینە. واتە هیچ یەکسانیان لەگەڵ نییە. یەکسان ئەگەر هەبوو دەبیتە هاوکێشە، بەڵام ئەگەر نەبوو ئەوە بڕی جەبریە. ئەوە بڕی جەبریمان زانی. ئەدی بڕی جەبری دوو جا مانای چییە؟ دوو جا واتە ئێکسەکە دوو جایەکی لەگەڵە. ئێکسەکە یەک جا نییە، ئەوە ئێکس یەک جایە، ئێکس کۆ یان کەم یان 16 هەرچبی، بەڵام کە بووە دوو جا ئەوە بڕەکە دەبیتە دوو جا. ئێکس کۆ بە هەمووی کۆ نەبیبی کەمە کەم جار بەجار، ئێکس کەم بۆ وێنە 2x کەم 8 ئەوە بڕەکی جەبریە دوو جایە، چونکە ئێکسەکە دوو جایە. هەر ئەوەندەیە، هیچی دی نییە لە دوو جای. ئەوجا ئێستا با بزانین شیتەڵ مانای چییە. شیتەڵ مانای چییە؟ پێشی ئەوەی بزانین شیتەڵ مانای چییە، ئەگەر هاتوو بڕەکی جەبریمان هەبوو ئەوها کەوانەکەت دیت چ دەکەی؟ ڕەنگە ئەوها دانەی کەوانەکەی بکەیەوە، دەبیتە ئەگەر لێت بپرسن ئەو کەوانەی بکەوە. واتە کەوانە مانای چییە؟ مانای ئەو ڕادانەی لە ناو کەوانەینە هەمویان لێک دراینە لەگەڵ ئەو شتەی ئەو ڕادەی ئەو ژمارەی لە دەرەوەی کەوانەیە، هەردووچیان هەر چەند بوو. واتە ئێکسەکە لێک درایە، پێنجەکەش لێک درایە، ئەگەر بیکەمەوە کەوانەکەی دەبی ئەمن لێک دەم. کەواتە دەڵێم چ؟ چونکە لێرە هەمویان پۆزیتیڤن، کۆنا، بیرکردنەوە پێویست نییە، تەنیا کۆی دەنووسم. 3 جاران x 3x 3 جاران 5ش 15. ئەوە کەوانەکەم کردەوە، کردمە بڕەکی جەبری. ئێستا ئەمن چونکە زانیم کەوانەکەی بکەمەوە، پێویستە لەسرم برزانم بیگەڕێنمەوە دۆخی جارانی، کەواتە بزانم شیتەڵی بکەم. لە کاتی شیتەڵکردنی ئەو بڕە جەبریە 3x کۆ 15 یەکسەر دەبی ئەمن بیرکەمەوە چ هەیە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو ڕادە و ئەو ڕادەی. لێرە دوو ڕادەم هەیە 3x و 15. کو زانیم دوو ڕادەم هەیە؟ چونکە تەنیا یەک هێمام هەیە، هێمای کۆ. یەک هێما دوو ڕادەیە، هێمایش کەشم هەبا ئەو دەیکرد 3 ڕادەم هەیە. کەواتە یەک ڕادە دوو هێما، دوو ڕادە 3 هێما، ببورن
یەک هێما دوو ڕادە، دوو هێما سێ ڕادەوە هەتا دوای. لێرە ئەم دوو ڕادەم هەیە، لە مابینی ئەو دوو ڕادەی دەبی گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە. چییە گەورەترین کۆڵکەی هاوبەش؟ ژمارە سێە، چونکە لێرە هەیە، لێرەش هەیە، چونکە 15 یەکسانە بە سێ جاران 5، کەواتە سێ گەورەترین کۆڵکەی هاوبەشە. لە ڕادەی یەکەم بەس ئێکسەکە ماوە، کۆیەکەش هەر هەیە، لە ڕادەی دووەم 15 دەبی بینم دابەشی سێکەم دەکا 5، کەواتە گەڕاندمەوە دۆخی جارانی. ئەگەر بەهات بە ئەو ئێکسە توانی دوو با یەکەش کە دانێم هەتا هەمان شت نەبی. بۆیە ئەگەر هات با 4 لێرە هەم با 5 کۆ با کەم بێ و جارەی کەم ئێکس توان دوو. ئەگەر لێم داواکەن ئەو کەوانەی بکەمەوە، چ دەکەم؟ 4 جاران 5 20 کەم هەیە، کەمی دەنووسم، 4 جاران ئێکس توان دوو 4 ئێکس توان دوو. ئەوە لێرە بڕی دوو جام هەیە، بڕەکی دوو جام هەیە، کاتە ئەوە ناوی بڕی دوو جایە. ئەو بڕە دوو جایە کو ئەمن شی تەڵکەم دەبی بزانم چ هەیە لێرە و لێرە هاوبەش، گەورەترین کۆڵکەی هاوبەش 4ە، ئەو جە دوو کەوانەی بکەمەوە لە ڕادەی یەکەم 20 دابەش 4 5 کەمەکە دێتە خوارێ 4 ئێکس توان دوو دابەش 4 4 دابەش 4 دەکا 1 ئێکس توان دووە کەش وەکو خۆی دێتە خوارێ، بەڵام کەس نانووسی 1 ئێکس توان دوو، تەنیا دەنووسن ئێکس توان دوو، کەواتە ئەوە شی تەڵکردنە. ئێستا بێگومان هەموویانەوە ئاسان نینە، بەڵام ئەوە ئاسانەکەیانە. ئێستا با بچین بزانین لێرە بچمە لای لاپەڕە 8. لێرە بڕەکی دوو جامان هەیە کە ناوی چییە؟ سێ هەموو جارێ ئێکس نییە بێگومان، هەندێک جار پیتی دیکەش هەیە. 3 مە توان دوو کەم 12 مە. ئەگەر شیتەڵی کەم تەمەشا دەکەم، یەکەم جار تەمەشای ژمارەکان دەکەم 3 و 12 چ گەورەترین کۆڵکە لە مابینی 3 و 12 چەندە؟ 3ە، زوو سەیەکەی دەینوە دەرێ، ئەوجا ڕادەوەستم جارێت نەکو کۆڵکەی دیکەش هەبی. تەمەشا دەکەم لە مابینی ئێم توان دوو و ئێم چ هەیە، ئەویش ئێمیش هەیە، ئەویش دادەنێم لێرە. ئەو جەکەوانە چی دەکەمەوە؟ چونکە کۆڵکەی دیکە نەما، لە ڕادە یەکەم 3 ڕۆیشت، یەک لە ئێمەکانیش ڕۆیشت، یەک ئێم مایتەوە، کەمەکە هەیە لە ناوەندێ دیسان دێتە خوارێ. لە ڕادەی دووەم لە 12 ئێمەکە ڕۆیشت، چونکە یەک ئێم هەبوو، لە 12 کەش سەیەکە ڕۆیشت، تەنیا 4 مایە، چونکە 12 دابەش 3 یەکسانە بە 4. ئێستا ئەمن شی تەڵم کرد، ئەوەتە شی تەڵەکە 3M و M کەم 4. ئەو جارەی تۆزێک زەحمەتتریان کردیا، دوو ڕادەم هەیە ئەوها، و ئەمن دەبی شی تەڵکەم، واتە بزانم لێرە چ هەیە کە لێرەش هەیە، چ شتێکی هاوبەش هەیە، گەورەترین کۆڵکەی هاوبەش. لێرە 3 هەیە، لێرە 5 هەیە، کەواتە نابی. لێرە X هەیە، لێرە X نییە، کەواتە ئەویش نابی. بەڵام لێرە هەمووی ئەو دوو ڕادەیە بەیەکەوە هاوبەشن، 4X کۆ 5، چونکە لە مابینی کەوانە شەکەواتە وەکو ئەوەی وایە بە یەک چاو تەمەشای هەردووچیان کەم، یەک شتن، وەکو ئەوەی وایە لێرە 4X کۆ 5 نەبی، وەکو ئەوەی وایە بۆ وێنە پیتی SP یان پیتی 8 ئەو ها تەمەشایکە، کەواتە هەمووی ئەو ناوکەوانەی هەمووی هاوبەشە، کەواتە یەکسەر دەینووسم وەکو شتێکی هاوبەش. ئەو جەکەوانەی خۆم دەکەمەوە لێرە، بزانم لێرە چ ماوە کاتی کە ئەوە ڕۆیشت، بێگومان تەنیا 3X ماوە، زوو دەینووسم. ئەو کەمەی لە مابینیان ئەویش دەنووسمەوە لێرە، لێرە چ ماوە؟ تەنیا و 5 ماوە، ئەویش دەنووسم، ئەو جەکەوانەکەی دادەخەم. کاتە ئەو جۆرەش ئەمن دەبی بیر لێ بکەمەوە، ئەگەر کەوانم هەبوو بزانم کەوانەکە هاوبەشەیانە. زۆر کەس ڕەنگە هەڵەی بکەن بچن ئەو 3Xەی ئەو کەوانەی بکەنەوە،
بێگومان ئەویش هەر هەڵە نییە زۆر، بەڵام زۆر زۆر ئالۆز دەبی لێمان تێک دەچی چ هاو بەشە و چ هاو بەش نییە. ڕەنگە زۆر بە ئاسانی نەبینینەوە هاو بەشێکە چییە ئەگەر کەوانەکەمان کردەوە. کەواتە یەکەم جار ئەگەر کەوانەت هەبوو لێرە و لێرە تەمەشاکە بزانە کەوانەکە هاو بەشەیان نا. ئەگەر زانیت کۆڵکەیە یەکسەر کەوانەکەی هەموو بینە دەرێ بینوسە، بێگومان ئەگەر هاتوو کەوانەکەت نەنووسی هەڵەکی زۆر گەورە دەکەی، چونکە دەبی کەوانەکەی دیسان بنووسیەوە. چونکە ئەگەر نەتنووسی وەکو ئەوەی وایە تەنیا پێنجەکە لێک درایە، بەڵام نا هەموو کەوانەکە لێک دەدرێ لەگەڵ ئەو ڕادانەی ماینەوە یان ئەو کۆڵکانەی ماینەوە لە ڕادەی یەکەم و لە ڕادەی دووەم. لێرە هەرچەندە لێرە کۆ هەیە بەڵام تەنیا دوو ڕادە هەیە، چونکە ئەوانە کەوانەیان لە تەنیشتە، هەموو ئەو کەوانە لەگەڵ ئەوەی یەک ڕادەیە. ئەگەر هاتبە کەوانەکەمان کردباوە ئەو جا ڕادەی زۆرمان هەیە، لێرە ئەوە ڕادەک ئەوەش دوو ڕادە، چونکە تەنیا ئەو هێمایی دەبینم ئەمن. کەواتە لێرە بیرکردنەوەکانمان دەبی تۆزێک فراوان کەین، بزانین چیان لێمان دەوێ. زۆربەی زۆر جار ئەگەر ئەو هابوو ناوکەوانەکە هەمووی هاوبەشە، کۆڵکەی هاوبەشە کە ئەمن دەینووسم، پاشان بزانم چماوە لێرە و لێرە ئەویش بە تەنیا لێرە دەنووسم. بێگومان ئەگەر هاتوو ئەمە ئەو دوو کەوانانەمان کردەوە یەکسەر ڕەنگە ئەو ژمارە یان ئەو بڕەمان بەدەستنێ، ئەو بڕە بەدەست دێ پاشی ئیشکردنەچی زۆر. بەڵام لێرە چونکە دەرێن شیتەڵ ئەمن هەرکە گەیشتمە ئەنجام، هەرکە کەوانم هەبوو ئیدی ڕادەوەستم ئەوە شیتەڵ ئەو هایەواتە ڕادەکەی خۆم کردە کۆڵکە. هەوڵ بدە ئەو دوو بڕە شیتەڵ بکە. لێرە زۆر بە ناڕێکی نووسرایە، ڕەنگە خوێندکار نەزانی دوو بڕەکە لە چێ، بەڵام لێرە ئەو فاریزە هەیە یان ئەو وێرگوڵە هەیە، ئەوە بڕی یەکەم بە تەنیا شیتەڵی دەکەین، بڕەکەی دیکەش بە تەنیا شیتەڵ دەکەین. جارێ بە شیتەڵی بڕی یەکەم بکەم. شیتەڵی بڕی یەکەم 5x تواندوو کۆ 15x شیتەڵ دەکەم. تەمەشایان دەکەم چ لە مابەینی 5 و 15 چ هاوبەشە، چەند چ کۆڵکەک. بێگومان 5، چونکە دەتوانم 5 دابەشی 5 کەم، دەتوانم 15 دابەشی 5 کەم، کەواتە 5 هاوبەشە. چیت کەش هاوبەشە، ئێکسیش هاوبەشە، یەک دانە ئێکس، چونکە لێرە تەنیا یەکەیە، لێرە دوو هەیە بەڵام بەکەلک نایە، چونکە ئەوەی کەمبی ئەو باشە. ئەو جە ئێستا کە زانیم هیچ هاوبەش نەما، لێرە تەمەشا دەکەم 5ەکە ڕۆیشت، یەک دانە ئێکسیش ڕۆیشت، تەنیا یەک دانە ئێکس ماوە، کۆیەکەی دەیمە خوارێ، لە 15ەکەی دابەشی 5 بکەم 3 و ئێکسەکەش ڕۆیشت. کەواتە ئەو های لێ هات 5x کەوانە x کۆ 3 ئەوە شیتەڵم کرد. ئەگەر بمەوێ ساخکەمەوە بزانم ڕاستم کردیان هەڵام کردیە، پێویستە ئەو کەوانەی بکەمەوە، کەوانەی ئێرە بزانم وەکو جارانی لێ دێتەوە. ئەگەر وەکو جارانی لێ هاتەوە ئەوە ڕاستە، ئەگەر نا هەڵەیە. 5x جاران x دەکا 5x تواندوو، 5x جاران 3 یەکسانە بە 15x، کەواتە زۆر زۆر ڕاستە، هەڵام نەکردیە. ئێستا بێمە لای ئێرە ئەو بڕە تەمەشاکەم، یەکسەر تەمەشای ناوکەوانەکان دەکەم، دەبینم وەکو یەکە. 2x کەم 1 2x کەم 1 زوو ئەو کۆڵکەیەی کە هاو بەشە دەینوە دەرێ 2x کەم 1، بەڵام هەرگیزا و هەرگیز نابی لە بیرم بچی کەوانەی دانێم. کەوانە زۆر زۆر گرنگە. کەوانەی خۆشم هەردەبی دانێم ئەمن کە هەمە. لێرە تەمەشا دەکەم لە بڕی لە ڕادەی یەکەم چارەکە مایتەوە، کۆیەکەش لێرە دادەنێم، لێرش تەمەشا دەکەم ئێکسەکە مایتەوە، کەواتە ئەو های لێ هات
2x کەم 1 کەوانەی کە 4 کۆ x. ئەوە بەڵام بێگومان هەموو جارێ بڕی دووجا شیتەڵکردنیان ئەوها ئاسان نییە، بەڵکو زۆر لەوەی زەحمەتترا، بە تایبەتی ئەگەر بڕەکە لەسەر ئەو شێوەیە بوو، واتە ئێکسەکی دووجام هەبوو، ئێکسەکی یەکجام هەبوو بە تەنێ بوو، و ژمارەکی دیکەشم هەبوو بەبێ ئێکس بوو، واتە بڕەکە لە 3 ڕادە پێکات بوو، یەکەچیان ئێکسی توان 2، یەکەچیان ئێکسی توان 1، یەکەچیان بێ ئێکس. ئەمن کو چاکەم ئەگەر ئەو هابوو لێرە بۆ وێنە ئەگەرە من ئێکس توان 2 کەم 7x کۆ دەم هەبوو، لێ منیان ئێکس توان 2 کەم 7 کۆ دەبا لێرە بینوسمەوە ئێکس توان 2 کەم 7x کۆ دا. لێم داوا دەکەن ئەو بڕە جەبریە شیتەڵ بکە، چونکە 3 دانەیە 1 2 3، چونکە یەکەچان توانی 2 ئەوی دیتوانی 1 ئەوی دینە ئێکسی لەگەڵ نییە، کەواتە ئێکسەر بیر دەکەمەوە ئایا ئەو بڕە جەبریە بڕی جەبری دووجای تەواوە یان نا. بڕێکی جەبری دووجای تەواو، ئایا بڕێکی جەبری دووجای تەواو یان ئایا دەتوانم بیکەمە دوو دانە کەوانە یان نا. چ دەکەم؟ یەکەم جار نازانم بزانم تەواو یان نا، بەڵام هەوڵ دەدەم دوو کەوانە یەکسەر ئەمن بکەمەوە، بزانم دەتوانم دوو بکەمە ئەوها دوو کەوانە، واتە کەوانەی یەکەم کە 2 دانەیە، کەوانەی دووەمیش کەواتە 4 دانەی دەنووسین، ئەوها بزانم دەتوانم وا بکەم یان نا. یەکەم شت تەمەشای ڕادە یەکەم دەکەم، چونکە ئێکسەکە تواندووە، یەکسەر 1 ئێکسی لێرە دەنووسم، یەکیش لێرە دەنووسم. ئەوجە دوایێ تەمەشای هەفتەکەی جارێ ناکەم، تەمەشای ئەو کۆ دەیە دەکەم. بێگومان هەمیشە ئەم دەبی تەمەشای هێمایەکەی بکەم، بەڵام زۆربەی زۆر لێرە کۆیە، کەواتە پێویست ناکات یەکسەر دەنووسم، لێرەش کۆ لێرەش کۆ، پێویست ناکات بشنووسرێن، کەواتە ئەوە زانیمان. تەمەشای ئەو دەیەی دەکەم، ئایا ئەو دەیە دەکاتە چەند جاران چەند؟ دەکاتە 10 جاران 1، 10 جاران 1 دەکاتە، دیسان دە یەکسانە بە 2 جاران 5، یان 5 جاران 2، هیچی تکە نییە لەو دوو شتەی زیاتر، یان 10 جاران 1 یان 2 جاران 5، کەواتە ئەمن یەکەچیان دەبی هەڵبژێرم، یان 10 جاران 1 یان 2 جاران 5. بەڵام چێ بڕیار دەدا چه هەڵبژێرم؟ ئەو کەم 7 بڕیار دەدا. لە کاتی کۆکردنەوە یان لێ دەرکردن، واتە لە کاتی سەرجەم دیتنەوە ئەو جە لێ دەرکردن بی یان کۆکردنەوە بی، دیسان ئەو کەمە لێرە بڕیار دەدا. یان چونکە لێرە کۆدەیە بێگومان دەبی دووەکە و پێنجەکە یان هەردووچیان کۆ بن یان هەردووچیان کەم بن، چونکە کە ڕەنگە زۆر ئاسان نەبی باسکردنی ئەو بابەتەی، بەڵام لێرە جارانە 2 جاران 5 و 10 جاران 1. بەڵام ئەمن دەبی لە کاتی کۆکردنەوە یان لێدەرکردنی ئەو دوو ژمارەیەش سەرجەم یان جیاوازیان دەبی بکاتە 7، بکاتە کەم 7، کەواتە 10 لەگەڵ 1 هەر کوی بکەم ناکاتە 7، واتە ئەگەر کویان بکەمەوە دەبیتە 11، ئەگەر لێکیان دەرکەم دەبیتە کۆ 9، کەواتە نەبوو، ئەوە ڕۆیشت، کەواتە ئەو لایە هیچ نەبوو، کەواتە ئەوە بەکەلک نایە، تەنیا 2 جاران 5 مایتەوە. 2 جاران 5 ئەگەر کۆیان کەمەوە بۆ بێگومان ئەو کاتی نابی بڵێم 2 جاران 5، بڵێم 2 کۆ 5، ئەگەر کۆیان کەمەوە دەبیتە 7، ئەگەر لێکیان دەرکەم دەبیتە 3، کەواتە ناچارم کۆیان بکەمەوە بکاتە 7، چونکە ئەم لێرە 7م هەیە. بەڵام ئەمن
حەفتم نییە ئەمن کەم حەفتم هەیە چونکە کەم حەفتم هەیە لەبەر هەندێک ئەمن لێرە لە کاتی نووسینی دا نووسینی 2 جاران 5 دەبی بیرکەمەوە ئەو دووە یان ئەو 5 کامەیان بیکەمە کەم کەواتە ئەمن دەبی هەردووچیان بکەمە کەم کەم 5 و کەم 2 لە کاتی کۆکردنەوەیان دەبیتە کەم 7 و لە کاتی لێکدانیشیان کەم 5 جاران کەم 2 یەکسانە بە کۆدا چونکە کەم جاران کەم دەبیتە کۆ کەواتە ئەوە بوو شیتەڵکردنی ئەو بڕا دوو جایە کە زۆر زۆر ئاسان نییە چونکە ئەمن دەبی دوو کۆڵکەی ببینمەوە لۆ دەی لە هەمان کات لێکدانیان بکاتەدا سەرجەمیشیان یان جیاوازیەکەیان بکاتە کەم 7 کەواتە کەم 5 لەگەڵ کەم 2 دەبیتە کەم 7 کەم 5 جاران کەم 2 یەکسانە بە کۆدا ئەوە ئەمن لێرە شیتەڵم کرد بێگومان ئەگەر هاتوو ئەمن ئەو دوو کەوانم لێکدا دەبی بگەڕێمەوە دۆخی جاران واتە ئەمن ئەگەر x کەم 2 و x کەم 7 ئەگەر لێک کەم 5 ببورن ئەگەر لێچان بدەم دەبی بگەڕێمەوە دۆخی جاران x جاران x یەکسانە بە x توان 2 x جاران کەم 5 یەکسانە بە کەم 5x کەم 2 جاران x یەکسانە بە کەم 2x کەم 2 جاران کەم 5 یەکسانە بە کۆدا پاشان چونکە کەم 5 و کەم 5x و کەم 2x دوو ڕادەی پێک دەچن کەواتە دەتوانم چاچیان کەم 5 و کەم 2 یەکسانە بە کەم 7x کۆدا گەڕامەوە دۆخی جارانم کەواتە ئەگەر نەتزانی هەوڵ بدا هەرکوو دووشتی ڕێک بێخی پاشان لێکیان بدە بگەڕێەوە دۆخی جارانت بەڵام بێگومان ئاسانترین شت ئەوەیە ئەمن دوو کەوانەی بکەمەوە یەکسەر ئەوها ئەوجا ئێکسەک لێرە ئێکسەک لێرە ئەو دەی بینم بیکەمە دوو ژمارە کە لێکدانیان بکاتە دا و سەرجەمیشیان بکاتە کەم 7 ئەوە شیتەڵی بەو جۆرەی دەکەم ئێستا بابزانین چیت کەمان هەبوو لێرە ئەو ژمارەش چاکەم x توان 2 کەم 3x کەم دا x توان 2 کەم 3x کەم دا کەم دا دیسان ئەمن دەینم یەکسەر دوو کەوانەی ئەوها دەکەمەوە مەبەستم لە دوو کەوانەی بە ئەوانە بە هەردووچیان بە یەک دایدەنێم واتە ئەوها ئێستا x توان 2 یەک x لێرە یەک x لێرە زۆر ئاسانە دەیەکەی دەینم دا یەکسانە بە دوو جاران 5 لێرە 5ەکەی دەنووسم لێرەش دووەکەی دەنووسم هیچ کێشە نییە کامەت لە کامای نووسی لێرە دووت نووسی لێرە 5 نووسی هیچ کێشە نییە پاشان دەبی ئەمن هێمایەکان ئەوها دانێم بکاتە کەم 3 کودانێم کەم 5 کۆ 2 هەتا بکاتە کەم 3 چونکە کەم 5 کۆ 2 دەکا کەم 3 کاتە ئەوهاش زانیم کو چاچی کەم ئەگەر بەهات بە کۆ 3 بە چم دەکرد کۆ 3 بە لێرانە کۆ یەکەم دادەنا لێرەش کەمە کەم دادەنا کە لێ چیان دەدەم 5 جاران کەم 2 دەبیتە کەم دا وەکە کۆیان دەکەمەوە کەم 5 و کەم 2 دەبوایە کۆ 5 و کەم 2 دەبووە کۆ 3 کاتە لێرە تۆزێک ئەگەر هەر نەتزانی هەوڵ بدا هەتا ڕاست دەردەچی گرنگتریشت ئەوەیە لێرە ئەو دەیە هیچ چارەکی دیکەی نیە بێجگە لە 2 جاران 5 چونکە 10 جاران یەک هەرچی لێ بکەم نابیتە 3 دە و یەک کۆیان بکەمەوە نابیتە 3 لێکیان دەرکەم نابیتە 3 کاتە لێرە تەنیا ئەمن مەجبورم ناچارم 2 جاران 5 بەڵام پاشان ئەوجە دەینم هەرچەندە خوێندکاری ژیر ئەو ئیشە ئەو شیتەڵکردنە هیچ ئاسان نییە بەڵام ئەتوو داینێ هەموو جارێ دوو کەوانەی بکەیەوە ئێکسەکەوە هەر هیچ لێرە و لێرەی دادەنەی ژمارەکەی لێرە بەتەنێ هەتا کە ئێکسی لەگەڵ نییە
یان هیچ پیتەچی لەگەڵ نییە هەوڵ بدە بیکە دوو کۆڵکە وە پاشان هەوڵ بدە بزانە کەم و کۆیەکان دادەنەی هەتا ببیتە لێرە ئەگەر بۆیە کەم دەم هەبوو ناچارم ئەمن یەکێک لە کۆڵکەکان دەبی کەمی لەگەڵبی چونکە واتە یەک کەم هەر دەبی هەبی ئەوجە لێرە بی یان لێرە بی یەک دانە نابی دوو دانە هەبی ئەگەر دوو دانە هەبوو دەبیتە کۆکەواتە تەنیا یەک دانە دەبی کەم بی یەک ئەویت کە دەبی کۆبی کەواتە ئەمن هەندێک ڕێسا و یاسا هەیە ناتوانم لێیان دەرچم ئەوە کەواتە لێرە بەو جۆرەی هەوڵ بدا بە خۆشت زۆر جێبە و جۆرە نووسینانەمەدا چونکە زۆر ئاسان نییە تێگەیشتنیان ئەوە بە شێوەیەکی گشتیە واتە تەنیا یەک ژمارە سی ئەویش بیوسی هەر یەک ژمارەیە لێرە کەواتە تەنیا بە خۆت دانیشە بۆ وێنە باشترین شت هەتا فێربی چ بکە باشترین شت ئەوها بکە بە خۆت دوو کەوانەی دانێ بە کەیفی خۆت لێرە بنووسە x لێرەش بە کەیفی خۆت شتەکی بنووسە بۆ وێنە 6 لێرە بنووسە کۆ 7 ئەوجە لێکیان بدە ئەوەی لێرە بەدەستت دەکەوی هەوڵ بدە بە خۆت دیسان شیتەڵی کەیەوە چونکە لێرە شیتەڵ کرایە ئاسانە کاتە بە کەیفی خۆت شتی بنووسە ئەوەی دێتە ئێرە بڕەکەی لێرەیە ئەوی بە خۆت دیسان هەوڵ بدە شیتەڵی بکەیەوە ئەو ڕۆژی ناپاش چەند ڕۆژێک بزانە بەبیرت دێتەوە چ بووە کەواتە لێرە زۆر دەتوانی بە خۆت پرسیار لۆ خۆت دانەی هەتا بتوانی بڕە دووجایەکان شیتەڵ بکەی بە ئاسانترین شێوە لێرە هیوادارم ئەوانەیە سوودی هەبی و بە خۆت بتوانی پرسیار لۆ خۆت دروست بکەی و شیتەڵیان بکەی و دۆخی دووەم دروست بکە و بگەڕێەوە دواوە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی